گوندی ناوەران کە دەکەوێتە نێزیکەی 16 کیلۆمەتری باکووری خۆراڵاتی مووسڵ زوویەکی مانگی 11 لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە لە دەست ملیتانەکانی داعش ئازاد کرا و ڕۆژی پێنجشەمەش دانیشتوانی گوندەکە گەڕانەوە سەر ماڵە وێرانبووەکانیان و نیگرانیان لە ڕەوشی ناوچەکە دەربڕی. دوێنێ گەڕاینەوە گوندەکەمان بینیمان زیان بە ماڵەکەمان گەیشتووە و ڕووخاوە داوا لە حکومەت دەکەین ئەو زیانانەی کە خزمەتگوزاری و ئاو و کارەبا پێگەشتووە بۆمان چاک بکەنەوە. سەرڕای نەبوونی خزمەتگوزاریەکان خەڵکەکە خەریکی ئاوادانکردنەوە و داوا دەکەن یارمەتی بدرێن. یەک لەوانەی گەڕاونەتەوە دەڵێت کۆسپی زۆرمان لە بەردەمدایە. والله المعوقات تعرف انت منطقه عسكريه. کێشەکان ئەوەن کە ناوچەیەکی سەربازیە زیان بە خزمەتگوزاری ئاو و کارەبا گەیشتووە. خۆت دەزانیت لێرە شەڕی تێدا بووە پێداویستەکانی وەک خۆراک کەمە. ئەوەی کە سەختی بۆ دانیشتوانی گوندەکە ساز کردووە ئەوەیە کە کەلوپەلی پێویست بۆ سازکردنەوەی ناوچەکە لە بەردەستدانیە. نەواف مەحموود دەڵێت ئێمە ناتوانین بچینە دەرەوەی نێو گرژ و جیاکان چونکە تەقەمەنی تێدایە و چەند ڕۆژێک لەمەوبەر تیمی پوچەڵکردنەوەی تەقەمەنی گوتیان دان بە خۆتان بەگرن تا ئەو تەقەمەنیانە هەڵدەگرینەوە. ئێمە گەڕینەوە نێو گوندەکەمان و تیمی هەڵگرتنەوەی مینمان لەگەڵدا بوو. ئەوەی توانرا هەڵگیرانەوە و ئەوەی دیکەشیان تەقاندەوە. 2 ساڵی شەڕی نێوان داعش و هێزە کوردیەکان زۆربەی ناوچەکەی وێران کردووە و بۆمبە نەتەقێنراوەکان هەرمەترسین بۆ دەرەوەی گوندەکە و پۆستەری هۆشداریش لەسەر زۆر لە خانوبەرەکاندا هەیە و خزمەتگوزاریە سەرەتاییەکان هێشتاش دابین نەکراون و خۆراک کەمە و بێکاریش باڵی بەسەر دانیشتوانی گوندی ناوەران داگرتووە کە نێزیکەی 2 ساڵە ئاوارە بوونە.